لە ساڵی 2007 مزگەوتێکم وەرگرت لە سۆران پێش ئەو کات لە 2003 تخەڕوزم کرد لە کولیە شەریعەی دهۆک لە 2004 کە تەعین بووم تا 2007 لە دەوروبەری سۆران دوای لە 2007 مزگەوتێکم وەرگرت مزگەوتە کەیما زۆر قەرەباڵغ بوو مەدرسەی فەقییانماندانا فەقی ئەهلیانێ حجرەی ئەهلی کە کەم مزگەوت هەیە ئەو مەدرسانەی تێدا هەبی و خەڵکێکی زۆر ڕووی لەو مزگەوتە کرد و ئەو مزگەوتە بوو بە دەواازەیەک بۆ خەڵکێکی تازە ئاشنا ئەوانی کە گەنجانی پێڕادەگەن بۆی قورئانی پیرۆز لەبەر بکەن و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بناسن و ئیسلام بە جوانی بناسن لە فەزلی خوای گەورە لە چاکەی خۆیان ئەو خەڵکە چاک بۆ ئەگەرنا ئەمن لەوانەیە ئەو باشە نەبووم بەڵام خەڵکێکی باش و مشتاقی دین بۆنی دینداریان لەو مزگەوتە کرد ئیتر حکوومەت و هەندێک لەو خەڵکانەی کەوا پێیان وابوو دەبێ هەموو مؤسساتی دینی لەو دەڤەری سۆران و منتەقانە لە بەردەستی ئەوان بێ ئەوانە پێیان تەحمل نەکرا دانیشتن جۆرا بگرن لە وتارەکان بە بزانین لە وتارەکانی من شتێکی تێدا هەیە کە مەجای شتێکی وا دروست بکەن کە من وتاری نەدەم و ئیتر لە وتار دوورم بخنەوە لە 2019 دووریان خستمەوە لە وتاردانێ پاشی 7 مانگان خەڵکێک هەبوو زۆر گوتیان کاکە وەڵڵا ئەوە چ زەرەری نییە و ئەو هەیە دیسا 7 مانجی کە هاتمە سەر خودوای دیسا لایەندام ئەو جاری یەکجاری لایەندام لە هەمووی ناخۆشتر پاشەوەی کە چەند ڕۆژێکم مابوو لە بۆ تەوابوونی مۆڵەتی خوێندنێ گوتیانە تو مۆڵەتی خوێندنت هەیە مامۆستایان دەناردە جێ من لەسەر مینبەرێ دەیگوت ببورن ئەمن مۆڵەتی خوێندنیشم هەیە بەڵام ئەوە هاتووم لەوەی ئیشەکەتان جێبەجێ خودبەکەتان لە بۆ بخوێنەوە جا خەڵک دەیان گوت بانێک و دوو هەوایە ئەوە مۆڵەتی هێنابی خودبەی بخوێنیتەوە ئەوە مۆڵەتی خودبەی بخوێن